نەکەم ڕۆڵە بەرهەم نەگەیڕەکەم ڕۆڵە دوای 15 ساڵ خەون بینین بە گەڕانەوە بۆ نیشتیمان خەونی خۆی و دایکە جەرگ سوتاوەکەی هاتە دی چیرۆکی خۆشیەکانی ئارازی تەمەن 34 ساڵ بەردەوامی دەبێت و کاتێک بەڵێنی هاوسەرگیری لەگەڵ نزار دەباتە بواری جێبەجێکردنەوە هەر بۆ ئەو مەبەستەش لەگەڵ گەڕانەوەی بۆ کوردستان هەرزوو دەست بە ئامادەکاریەکان دەکا بۆ چوونە نێو کەژاوەی هاوسەرگیری بەڵام لەو سەر و بەندەدا و بە ئامانجی سەردانیکردنی ماڵی نزار و هەڵگرتنی زێڕ و جلوبەر بۆ پرۆسەکەیان لەگەڵ خوشکەکەیدا لەسەر ڕێگای باوە خۆشێن دەربەندی خان تووشی ڕووداوێکی هات و چۆ دەبن دوای زیاتر لە 5 کاتژمێر و تلانەوە بەدەم ئازارەکەیەوە ئاراز گیان لەدەست دەدات و خوشکەکەشی بە برینداری بۆ ماوەی 6 کاتژمێر دەمێنێتەوە کەس و کاری ئاراز تراژیدیای ڕووداوەکە دەگێڕنەوە و دەڵێن دوو نەوەکەیان کەوتونەتە ناو یەکێک لە دۆڵەکانی ڕێگای باوە خۆشێن دەربەندی خان و هیچ کەسێک ئاگاداری ڕووداوەکە نەبووە بە کوتەی کچە بریندارەکەیان ئاراز پێشگیان دەرچوونی هاواری یارمەتی لە خەڵک کردووە بەڵام بێسوود بووە وەخوا لە 9:30 حتا 4:05 ئێوارە بوو هەر لە 9:30 بەخوا هەتا 4:05 ئێوارە کەس پێی نەزانی برا شیرینەکەم وای چەند شیرینی خوا قەزا و بخوا لێم خۆ دەستگیرانەکە و چاوەڕێتە بەخوا برایکەن ئەم کوڕی منە ماوەی 15 ساڵە لە بەریتانیا کوڕەکەم هاتووەتۆ 25 ڕۆژ لە ماڵ بووە داوای ژنمان بۆ کردووە لە ئەو باوە خۆشێنە چووە تەسکەرەکەی بێرە و ژنەکە بێرێ مارەی ببڕن ئێرادەی خوا تووشی ئەو حەوادیسە بووە هەواڵەکە بەس ئاشایشی دەربەری خان ئاشایی چووە سەری ئەدا هێمە نەمازانێ لە کەنێک کەوتووە خوارکە و ناوی جۆڵەکە و ئێستا کەس نەیزانێت پێ ئاشایش خۆریان داوی ها تقریبا 6 ساعة ماوەی 6 ساعة ماوە کەوتون کچێکی لەگەڵە کچەکە خۆشی بوو لەگەڵ خۆیان بردووی کچەکەیشتە لە خەستەخانەیە کوڕەکەم مردووە هاوڕێکانی ئاراز بەدڵی پڕخەمەوە باس لە کۆچی لە ناکاوی هاوڕێکەیان دەکەن و دەڵێن ئاراز هیوا و ئامانجێکی زۆری بۆ ژیان هەبووە و بەڵام تەمەن واردەی نەدا ئامانجەکانی بهێنێتە دی وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوو